داواکەم لە خوای پەروەردگار هەر کەسێک ئەم ڤیدۆیە بڵاو ئەکاتەوە ئەم پەیامە ئەگەیەنێت خوای پەروەردگار عاقیبەت خێری خوای پەروەردگار حەجێکی باشی بە نصیب بکە ڕۆژووی عەرەفاتی بە نصیب بکە و لێرە شۆ داواتان لێ یەکەم ئەم ڕۆژەی کە لە پێشمانە پێی ئەوترێ ڕۆژی عەرەفات بۆ ئەو مسلمانانەی کە حەجیان نەکردووە یاخود ناچنە خاکی عەرەفات پێویستەکە لە سەرمان بە ڕۆژوو بین ڕۆژوویەکی سنت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ من صام لله يوما واحدا باعد الله بينه وبين النار 70 خريفا هەر کەسێک یەک ڕۆژە لە پێناو ئەڵڵا بە ڕۆژوو بێت خوای پەروەردگار 70 پاییز دەموچاوی لە ئاگری دۆزەخ دوور دەکاتەوە و ئەفەرمێت هەر داواکارم لە خوای پەروەردگار ئەحتەسیب على الله ساڵی ڕابردوو و ساڵی داهاتوو کاتەمایی لێ خۆشبوونمان کە یەک ڕۆژ لەو ڕۆژەیە بە ڕۆژوو بێت ئیمانداران و مسلمانان ئەچن بۆ خاکی عەرەفات کە ئەو هەموو قەومیاتە کۆ ئەبنەوە خوای پەروەردگار